لە نێو مانگی کانونی یەکەمدای کەچی تەنها 2 جار بارانبارین کەرکووکی گرتووەتەوە. بەڕێوەبەری فەرمانگەی کەژناسی کەرکووک ئاشکرای دەکات تاوکو ئێستا 5.4 ملیم بارانباریوە و ئەگەری وشکە ساڵیش هاوشێوەی ساڵی ڕابردووە. ڕێژەی بارانبارین 5.4 ملیمە لەم هەفتەیەدا جگە لە دوایین بارانبارین هیچ شەپۆلێکی دیکەی بارانبارین کەرکووک ناگرێتەوە. بە پێی پێشبینیەکان و کەش و هەوا لەم ساڵدا ڕێژەی بارانبارین کەمتر دەبێت لە ساڵی ڕابردوو. بەڵام ئەگەر گۆڕانکاری لە شەپۆلەکانی کەش و هەوادا هەبێت ئەگەر هەیە ڕێژەی بارانبارین زیاتر بکات پشت بەخوا. ساڵی ڕابردوو زیانەکانی وشکە ساڵی 150 بەرهەمی جوتیاران بوو. لەم ساڵیشدا پێدەچێت وشکە ساڵی هێندەی دیکە باریشانی جوتیاران قورستر بکات. طبعا السنة الماضية كانت أيضا ظروف جفاف. ساڵی ڕابردوو وشکە ساڵی بوو لە کەرکووک. زیانەکانی ساڵی ڕابردوو لە 150 بەرهەمی جوتیاران بوو. لەم ساڵدا ئاماژەکانەوەمان پێ دەڵێن وشکە ساڵی 100 دەبێت. کاریگەری خراپی لەسەر کشت و کاڵ دەبێت. هەر بە هۆی وشکە ساڵیەوە بەشێکی زۆری بیراوەکان و شکبوون و بەشەکەی دیکەشیان ئاوەکانیان کەمبووەتەوە. ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لە سەرکەرتی کشت و کاڵ. لە کەوتەکانی کەمی باران و وشکە ساڵی لە ناوچوونی بەشێکی زۆری ئاژەڵ و باڵندەی چێوی و وشکبوونی ژمارەیەکی زۆری بیری ئاو و فەوتانی زیاتر لە 150 بەرهەمی جوتیاران و زەرمەندبوونی ئاژەڵداران بوو. کەمی باران لەم ساڵیشدا تا ئەم ساتا پێدەچێت هێندەی دیکە باری سەرشانی ئاژەڵ و مرۆڤ قورستر بکات. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.